کە هەر کاسی بێشی دەکەی بە عراری بی بەڕاستی زۆر پێ مرتاعی هەم خوش بەرەکەتی دەختە ناوێ بەڕاستی. شێخ ستار ئەگەر پێم بڵێ لە ڕێگای ئەمیشەوە چەند ساڵە نانی حەلال پێیاکەی؟ وەڵی لە مێژێ تقریبەنەوە هەنی تەمەنەکە ڕاستی ئەوە هەژدە سار دەبی عەبدە سارە شمیوەیە و ڕست خوشتە بەڕاستی لە بە چشمە ڕقمەوە ئیش عەزم بە ڕزقی عەرارە بەڕاستی هەج ناکە ماندیبوونی زۆرە ئەزیەتی زۆرە بەس بە عەراری پێیای دەکەم ڕاستی زۆر گرینگە ڕزقەشی بە عەراری پێیاکەی بێ ناو مارمدارت زۆر تام و چێژی هەیە بەڕاستی. بەدەزێنانی نانی حەلال ئاسانە یان زەحمەتە لەم سەردەمە؟ بە قورعان لەو سەردەمەی زەحمەتە ینی نانی حەلال ماندیبوونی دەوێ ڕاستی ئەرێ وەڵی ماندیبوونی دەوێت تا نانی حەلال پێیا دەکەی زەحمەتە. بەم ڕەمەزانە تین و دەبی برسی دەبی چ هەستەکە کە نانی حەلال پێیاکەی؟ یعنی زۆر خۆشە ڕاستی وشی فتار دەکەیەوە زۆر مادی بەس کە فتارت کردەوە چیۆ ناو مارمدارت ڕزقەشی عەرارت بردەوە بەڕاستی مرتاع دەبی زۆر مرتاعم پێ. هیچ جار هەبوو ئیشەشی باشت لۆ ڕێک بکەوی پارێکی باشی بەڵام لەبەر حەلال و حەرامی لێت کرد؟ بەێ هەبووە نەچوومە ینی زۆر ئیشە بۆ بە تەمامە مەویستم دای بنێم پرسیارم کردیا مەسەڵەن جائیز نەبووە نەم کردیا خێری شێ بۆ نەم کردیا ئێستا من لە سەلنونم لە لەسەر زادەیمە مادیبوونێکی زۆر بە خۆم و بە کوڕەکەم و بەس الحەمدولله لە خوای بە زیادبی مادەم ڕزقەکەم عەرارە الحەمدولله زۆر پێ مرتاعم. ئەو پارەی لێرە پێیاکەی کاتێک دەبەیە و ماڵێ لەگەڵ منداڵ و خێزانت دەیخۆن ئەوە چه هەستەکە؟ ڕاستی هەستێکی زۆر خۆشە ئەتوو کە ڕزقەشی کە هەر کاسی بێشی دەکەی بە عەراری بی بەڕاستی زۆر پێ مرتاعی هەم خوش بەرەکەتی دەختە ناوێ بەڕاستی. هەست بەوەی کردیان؟ بەێ زۆر ئەتوو کە ڕزقەش عەرار کە سابەتەشی دەکەی بە عەراری پەیای دەکەی یعنی خودای گەورە تاڵە بەرەکەتی دەختەنا ئەو ڕزقەت ئەو مارەت بەڕاستی. تۆ دایم بەوە بەناوبانگی کە میوەی جیاواز دەیەم ساڵ وەڵی میوەی جیاوازمێ بەڕاست ئێستا کەشە لۆن و منە ئێستاکەوانە ڕامبۆتین مانجۆستین دراگۆن میوەی زۆر غەربیم هەیە دەین بە قەزای خەبات میوەی جیاوازە میوەکانی من بەڕاستی سعریشی یعنی دزبە چکم دایمە سەرێ نەک برێ هاوکاری لەگەڵ خەڵک وەڵا زۆر هاوکارم لە خزمەت داما بەخۆرەوە دەمان بەکەلک دێتن بەڕاستی یعنی ئەو دێ لە توانات دێ شتەکە ببەخشی لە پێنا خوای گەورە توانێتاڵک بەرەکەت دێختە ناو ڕزقەکەت ڕۆزیەکەت ناو مارت زۆر خۆشە ئینسان کە مسلمان بووی ببەخشی مار بە بەخشینی کم ناکات خۆشی لە بەخشین دەبینی زۆر پێ خۆش ینی مرتاع دەبم ینی سوودت لە سەمنیە کە ڕۆژێک دوو عەلاگەشی بدەمە دەست مسلمانێکی نەبوونە هەم خوا تعویزشم لۆ دەکاتەوە تاقیم کردیا ڕزقەکەم پێ زیاتر دەبیتن خوا بەرەکەی دێتە ناو ڕزقەکەم ناو ئیشەکەم بەڕاستی یعنی مار بە بەخشینێ دائیمە زیاد دەکە قەتکم ناکاتن. کاکە ئەوەش ئێستاکە شفتی ناو زەردە تەبع شفتی ناو زەرد ناو سۆر هەم نەوەچێ ماشەڵڵا ئیرادەی خودای ئەوە ناوی زەردە ینی ماشەڵڵای دەوێ بەڵەو چەقۆکەشما کچکەیە بەس ماشەڵڵا زەردە ناوی ئەوزە تامەکی زۆر خۆشیە شرین ینی شرینیەکەی زۆر شرینە بەڕاستی ئەوە شفتی ناو زەرد تەبعاً شفتی ناو سۆرەکەش هەر تەبعاً شفتی دەرەجێک نەبی ناهینم چکە ڕەمەزانە بەڕاستی شفتی ئەگە تامی نەبی تۆزە گرانیشە ئەگە گران تامی نەبی ینی ئیسفادەی نییە کابرا پێش 1000 پێدەداتن بە شفتی ئەگەر نەخورێ لۆچیە بەس بۆ شەرتە هەریەک بێ لەکنم ببە نەشخورێت دێتن یا پارەکەی دەدرێتەوە یا شفتەکەی دەدرێتەوە هەر کەسێکی لەکنە من شفتی باتن بە ئالێرە لە کەناڵەکەی گۆژۆبی بردی نەیخورا بەهانەیتەوە قەنەعەتم هەیە پێی باوەڕ دەکەم بابێتن شفتێشکە لە باتی بەگەنە پارەکەی دەدەمەوە.